سڵاوتان لێبێت من دکتۆر هەسکەریمم بە یارمەتی هاوکارانم کۆڤید 19 ئەم شەوتان پێشکەش دەکەین کە ئەم شەومان تایبەت کردووە بەو کلیلانەی بەهۆیەوە دەتوانین کۆنتترۆڵی ڤایرەسەکە بکەین. میوانێکی تایبەتمان هەیە و لەگەڵی باس لە ڕووی زانستیەوە باز لەم بابەتە دەکەین. بەڵام سەرەتا بابزانین دەربارەی ڤایرەسی کۆرۆنای نوێ لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. دوو کەسی دیکە لە پارێزگای هەڵەبجە تووشی ڤایرەسی کۆرۆنای نوێ بوون و بەرکەوتەی دایکیانن کە ئەویش پێشتر تووشی ئەم ڤایرەسە بوون. گیان لە دەستدان بە کۆرۆنای نوێ لە جیهان 130,000 کەسی تێپەڕاند و ڕێکخراوی تەندروستی جیهانیش لە بڕینی هاوکارەداراییەکان لەلایەن ئەمریکاوە زۆر نیگەرانە. ئافرەتێکی تەمەن 106 ساڵان کە بە تەمەنترین توشبووی ئەم ڤایرەسە بوو لە بەریتانیا چاک بووە. کۆمپانیایەکی فڕەنسیش ماسکی ژێر ئاو دەکاتە ئامێری هەناسەدانی دەستکرد و کێشەی کەمی ئامێرەکە لە وڵاتە چارەسەر دەکات. خۆشەویستان سەرەتا بۆ ئەم هەواڵە تازەیە کە دەڵێ 11 توشبووی دیکەی کۆرۆنای نوێ لە هەولێر چاک بوونەوە و دوو کەسی دیکەش لە پارێزگای هەڵەبجە تووشی ڤایرەسی کۆرۆنای نوێ بوون. وەزارەتی تەندروستی بڵاوی کردوتەوە دوو کچی تەمەن 14 و 18 ساڵ لە پارێزگای هەڵەبجە تووشی ڤایرەسی کۆرۆنای نوێ بوون. هەردوو توشبووەکە بەرکەوتەی دایکیانن کە ئەویش پێشتر تووشی ئەم ڤایرەسە بوو. تا ئێستا 22 کەس لە پارێزگای هەڵەبجە تووشی کۆرۆنا بوون و 8 توشبووش چاک بوونەتەوە. کۆی گشتی توشبووانیش بە ڤایرەسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان گەیشتە 334 کەس کە لە نێویاندا 4 مردن هەیە و 198 نەخۆش چاک بۆتەوە و ئەوانی تر هەمویان لە ژێر چاودێری پزیشکیدان. خۆشەویستان قسە و باس لەسەر ئەوەی کە ئایا کۆرۆنا بەچی گەیشتووە ئایا لەمە دووە چۆن مامەڵی لەگەڵ بکەین بە تایبەتی کە ڕێژەی توشبوون لەخوا بەزیابێ لە هەرێمی کوردستان بەو شێوەیە نییە خەریکە ینی جۆرێک لەو پرسیارانە سەر هەڵدەدا بۆیە ئێمە دەمانێت لە کۆڤید 19 ئەو پرسیارانە وەڵام بدەینەوە کە ئایا پاشە ڕۆژ یان ئەو داهاتوە نزیکەی کە ئێمە چاوەڕێەکەین چۆنە بێت بۆ ئەم شەو باز لەوە دەکەین. بەڵام لە ئێستا لە هەموو جیهان 2 ملیۆن کەس زیاتر تووشی ئەم ڤایرەسە بوون واتە ئەم ڤایرەسە هێشتا هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەر مرۆڤایەتی کە ئەمەش دەرخستەی ئەو ڕاستیەیە کە 2 ملیۆن و 160,000 زیاتر تووشی ئەم ڤایرەسە بوون ئێستا لەسەر تاپای جیهانە. بۆیە ئەم ڤایرەسە هێشتا ماوە هێشتا پێویستی بۆیە کە لێکدانەوە و بەڕووی زانستی و بەڕووی خۆپارێزی و ڕێکاری تایبەتی بۆ بکرێ چونکە ئێستا وڵاتێکی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تا ئێستا نازانێت چۆن مامەڵی لەگەڵ بکات لەبەرەوەی ڕێژەی توشبوونی لەوێ ئەوەندە زۆر بووە کە لەلایەکەوە پزیشکان چەند سەرقاڵی ئەوەندەیانەوێ چارەسەرێ بدۆزنەوە بۆ ئەم ڤایرەسە چونکە وڵاتێکی پشت بەستووە بە دامەزراوە زانستیەکانی بەڵام 3 هێندە 10 هێندە 100 هێندە لە پزیشکان و کارمەندانی سەرگەرمی چارەسەرکردنی ئەو کەسانن کە دەستنیشان کراون چونکە لەم وڵاتە 613,177 کەس توشبووی ئەم ڤایرەسن. بە هەمان شێوە ئیسپانیا ڕێژەکەی بەرز بۆتەوە و گەیشتوتە نزیکەی 178,000 ئیتالیاش 165,155 کەسە کە ئەم سێ وڵاتە لە پێشەوەی ڕیزبەندی توشبوونن بەم ڤایرەسە. ئەوەی کە هەندێک جار باز دەکرێت ئەڵمانیایە ئەڵمانیا ژمارەی توشبوانی گەلێ زۆرە بەڵام ئەوەی کە دوایی پێی بەراورد دەکرێت لە بینی ئەم وڵاتانەیە ڕێژەیەکیان لە دەستدانە کە ئەمەش پرسیارێکی زۆری دروست کردووە کە لەوانەیە هەندێک کەس بە پێی بیر و بۆچوونێک لێکدانەی بۆ بکە لە بەرەوەی ئەم وڵاتە پشتی زۆر بەستۆ بە پشکنینەکان پشکنین زۆر دەکا بۆیە توانیوێتی لە بازنەیەکە یان لە ڕێژەیەکە ڕای بگرێ بە تایبەتی ژمارەی گیان لە دەستدان ئەجینا ڕێژەی توشبوون هێشتا لە وڵاتە لە بەرزبوونەوە و میوانێکشمان هەیە ئەم شۆ لە ئەڵمانیەوە باسی ئەوە دەکەین زانین دوایین بڕیارەکانی حکوومەتی ئەڵمانیا دەربارەی کۆرۆنای نوێ چییە. لە نەخشەکە دەبینن
بازنەکان لە هەندێک شوێن بەردەوامە لە فراوان بوون لە هەندێک شوێن وەکو خۆی ماوەتەوە لە هەندێک شوێنیش بەرەبەرە بچووکە بێتەوە کە ئەگەر هاتو ئێمە عێراق بە نمونە بێنینەوە بە تایبەتی هەرێمی کوردستان ئێمە بازنەکەمان ڕاستە لە کاتی ئێستاە بەرەو بچووکبوونەوەیە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئێمە هێشتا پشتی خۆمانی لێ بکەینەوە وەکو لە بڕیارەکانی بڕیارە خێراکەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی ئەمڕۆژ ئاماژەی پێکرا کە هێشتا حکوومەت پشووی فەرمی ڕاگەاندووە هەتا وەکو 2.5 و چاوەڕێی لێکدانەوە و ڕاگۆڕینەوەیە لە نێوان وەزارەتەکان شێوازەکان و بە هەمان شێوە عێراقیش قەدەغی هاتوچۆی هەتا دەستپێکی مانگی ڕەمەزان درێژ کردەوە کەواتە ئێمە هێشتا لە هەرێمی کوردستان ئێمە هێشتا لە سنووری ڕێکارین لە سنووری ڕێگەگرتنین و ئیشاڵڵا بەم بڕوا بەخۆبوونەوە بەم پیادەکردنەوە و هەروەها بە پشت ئەستور بە هاوڵاتیانی خۆمان هەنگاوی باش دەچینە پێشەوە بەڵام جارێ ماوە بەنیسبەت ئەوانەی کە تا ئێستا جانیان لە دەستداوە بەم ڤایرەسە 130,500 کەسە لە سەرتاپایی جیهاندا زۆرترینیان ئیتالیا ئەو وڵاتە بوو کە ئەگەر بەبیرمان بێ پێش 3 هەفتە سەردێڕی هەواڵەکان کەس باسی ئەمریکای نەدەکرد کەس باسی چاینای نەدەکرد هەمووی هەر ئیتالیا بوو ئیتالیا باجەکەی زۆر بە قورسیدا باجی ئەوەی کە لە بیداهاتەوە ئیهمالی کرد زۆر بە قورسیدا خەڵکێکی زۆری لێ مردووە بە هەمان شێوە ئیسپانیا نزیکەی 90,000 کەسی لێ مردووە فەرەنسا نزیکەی 16,000 کەسی لێ مردووە کەواتە ئەمانە دەرخەری ئەوەن کە ڕاستە ئەو وڵاتانە چەند پشت ئەستور بوون بە سیستەمی تەندروستیان بەڵام ڤایرەسەکەیان تۆزێک بە یعنی بڵین کەم تەرخەمی مامەڵی لەگەڵ کرد خۆیان سیستەمەکەیانیان لە ڤایرەسەکە تا شێوەیە ینی لە پشت ئەستور بوون بەخۆیان بەڵام دوایی دەرکەوت کە ڤایرەسەکە زۆر ناتوانرێ پشتی پێ بەستێ ئەم ژمارەی کە دەبینن لە ئەمریکا یەک لە وڵاتانەیە کە دەڵێ منیش ژمارەی پشکنینم زۆر کردووە کە تا ئێستا لە ئەمریکا 3,138,413 پشکنینی کردووە ئەم ژمارەیە بۆ گرنگە کە دەڵێ پشکنین تۆ لەوانەیە کەسە هەبێ پشکنینی بۆ نەکرابێت توش بوو بێ یاوە خۆت نیشانەکانی سووک بێ یان خۆی نەناساند بێ بە دام و دەستگاکان یاوە خۆت هەندێک وڵاتیش بە تایبەتی وڵاتە ئەوروپیەکان پشکنین بۆ هەموو کەسێک ناکەن تەنانەت هەندێک کەس هەیە کە لە ئەوروپا سوڕ دەزانین نەخۆشیەکەی هەیە چەندین جاریش سەردانی نەخۆشخانەکان دەکات قسە لەگەڵ پزیشکەکانەکە بەڵام پشکنینیان لە بۆ ناکرێ بۆ یعنی کەواتە شێوازی پشکنین ژمارەی پشکنین گرنگە لە زۆربەی زۆری وڵاتەکان و ئێستاش ڕێکخراوی تەندروستی جیهانی داوا دەکات دەڵێت دەبی ڕێژەی پشکنین زۆر بەرز بێتەوە زۆر باشە ئەمە ئەو داتایانە بوو کە ئێمە لە زانکۆی جۆنس هۆپکینز وەرمان گرتە بوو دەربارەی هەموو جیهان ئێستا بابین باس لە حاڵەتێک بکەین باز لەو شتانە بکەین کە ئێمە ئێستا هەمومان تینووی ئەوەین بزانین چۆن ئەم بارودۆخە تێپەڕێنین چۆن ئەم ڤایرەسە چۆن کە وای لێکردین هەموو دەرگاکانمان بە شێوازێک لەسەردا ئەخراو بێ بە تایبەتی دەرگاکانی گەیشتن بە جیهانی دەرەوە دەرگاکانی گەیشتن بە ئەو پێداویستیانەی کە زۆرێک لە بازرگان و کەسانی بڵین دەیانویست لە بەردەوام بن لە بازرگانێکیان دەیانویست بڕۆن خەڵکێکی زۆر کە دەیویست سەردانی دەرەوە بکە کەسانێک کە بەردەوام بن لە خوێندن کەسانێک کە چاویان لەوە بوو لە ئێستا لە گەرمی خوێندنیان بخواان ئامادەکەن بۆ داهاتوێکی تر قۆناغێک بڕۆنە پێشەوە ئێستا بەهۆی کۆڕۆناوە ئەو دەرگایانە داخران بە هەمان شێوەش لە سنووری ڕێکارەکان ئێمە دەرگای ماڵەکانیشمان داخستەنانەت لەسەر نزیکترین و خۆشەویستترین کەسەکانمان بۆ لە بەرەوەی ئێمە لە جەنگێک هاوین ئەو جەنگە ئەم ڤایرەسە ناشرینە ئەم ڤایرەسە دژە مرۆڤە وای لێکردین کە ئێمە پێ لە هەندێک لە خۆشی و لە داهات و قازانجەکانمان بنین دەرگاکان داخین بەڕوویدا و هەمووشی لە چوارچێوەی کۆمەڵێک ڕێکار کە ئێستا ئێمە لە وەکو بینیمان لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەم جەنگەی بەرپا کرد بەرامبەر ئەم ڤایرەسە بۆیە ئێستا ئێمە باز لە کلیلەکانی دەکەین ئەویش بە میوانداریکردنی بەڕێز دکتۆر شێروان ڕەحمان کە ئەو پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوە و یەکەم جاریش نییە کە داخڵە بێ لەگەڵمان دکتۆرجان دووبارە بەخێر بێی بەڕێزت مامۆستای زانکۆی بەڕێزت سەرۆکی بەشی کارەندەمزانیت لە کۆلێژی پزیشکی زانکۆی هەولێری پزیشکی دکتۆرجان دەمانوێت باس لە کلیلەکان بکەین ئێمە ئێستا جەنگمان لەگەڵ کرد جەنگیش
وەکو لێرە لەم وێنەیە وێنەیەکی زۆر تعبیریە بەڕای من نازم تۆ لەسەر ئەم وێنێ جارێ هیچ قسەیەک هەیە بەڵێ هەروەکو دەزانین ئێستا ئەمە لە قۆناغی جەنگێکی زۆر جوارین دژی ئەو ڤایرۆسە کە بە چاو نادیتێتن بۆ جەنگێکی بەڕاستی سەختتر کردیە دژمنمان نبینین بە هەموو دکتۆر و کارمەندانی پزیشکی و هەموو ئەوانێک کە یارمەتیان دەدەن و هێزەکانی ناخۆ و هەموو لایەکەوە خەریکی ئەو جەنگەینە بۆی پێویستە بزانین ئێمە ئەو هەموو قۆناغەمان بڕیەوە دەکرێت ئێستا بگەڕێنەوە خاڵی سفر بە هیچ شێوەیەک ناکرێتن قورسە بێت زۆر زەرەرمان زۆر دەبیتن بۆیە نامانوێت بگەنە خاڵی سفر دەمانوێتن بەردەوام بین هەتا لە پاشە ڕۆژ سەرکەوتنەکە بەدەست بێنین باش ئێمە باس لەو کلیلانە بکەین کە دەرگای کۆنتترۆلکردنی ئەم ڤایرەسەمان بۆ دەکاتەوە لە کوردستان و بە شێوازێکی عام لە هەموو جیهان قۆناغەکانی شەڕکردن هەڵگیرساندنی جەنگەکە بە ئەگەر بە شێوازێکی تەواوکاری هەموو جیان بێت چکە مەرج نییە ئەوەی کە ئێمە ئێستا لێرە باسیەکەین چکە ئەمە لە هەرێمی کوردستان تا ئێستاکراوە هەتا چەند خاڵێکی دوای لە دوای ئەوە باسی پاشە ڕۆژی دوای ئەوش دەکەین مەرج نییە لە هەموو دنیا کرابێ بەڵام یەکەم شت یەکەم کلیل یەکەم دەرکە کە پێی کراوەم کلیلە ئامادەکاری پێشوەختە بوو لەسەر ئامادەکاری پێشوەختە لە سەرەتای جەنگەکە چیت هەیە بەڵێ زۆر گرنگەکەوە ئەتوو دەزانی کێشەیەک تەندروستی لە وڵاتە چکە هەیە ئەتوو پێشوەختە پێش ئەوەی ئەو ڤایرۆسە ئەو کێشەی بێتە ناو وڵاتی تو خۆت بۆی ئامادەکەی وەرەکو وەزارەتی تەندروستیش بەدەستخۆشیەوە لەگەڵ وەزارەتی ناوخۆ ئەو هەستان بەو ئیشێکەوە زوو سنوورەکان قەپات کرا زوو ئامادەکاری کرا بە کۆبوونەوە کرا ئاەتی بکەنسینەکەین خۆ ئامادەکاریە کە بە عەرەبی پێرگوتی ئەڵدەرب ئیستیباقی یعنی ئەمە ئامادەینە کە ئەو کاتەی ڤایرۆسەکە هاتە ناومان بتوانین پلان ئەی و بی و سیمانە بی شتەشی بۆ بکەین چکە هیچ ئامادەکاریەکە نەبیتن ئەوە هەینێکە کە تووشی ئەو ڤایرۆسێ بوو توش بوومان نەبوون خۆشمانە بوو بەڕاستی شەڕەکە زۆر قورس حکوومەتی هەرێم سەرکەوتوو بوو لەم ئەوە زۆر بەدەستخۆشیەوە سەرکەوتووەکی یعنی بڕێم گەورەی بەدەستێنەوە دەرەنجامی سەرکەوتنەکەی دیارەکەەوە لەخوا بەزیابەتە ئێستا کە ئێستاتمان بەو ڕێژە زۆرەی نییەکەوە هەندێک لەوانەیە چاوەڕوانمان دەکرێن چاوەڕۆ بوو کلیلی دوم بەڵێ کە ئەگەر هات و تەماشای بکەین ئێمە ویستمان زنجیرەی گواستنەوە ئایا لە هەرێمی کوردستان سەرکەوتوو بووین کە زنجیرەی گواستنەوە ببڕین بەڵێ خۆی کەیساتی یەکەم باڵێن توشبووەکان یەکەم کەەوە لە وڵاتەکانی دراوسی هاتبوون زۆر گرنگ بوو ئەمە وە بکەین ئەو کەیسە یانج ئەوانێک کە بابڕێن لە وڵاتی دەرەوە هاتبوونەوە دیسان بیبڕین چونکو کەیس یەکەم لەوانێ بداتە 2 4 و 10 کەیسیت کە هەر یەک لەوانش بداتەوە کە باشترین ڕێگا بۆ ئەوەی کۆنتترۆل و سەرکەوتن بەس ئەو ڤایرۆسەی بکێ هەروەکو ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێتن و چەندین وەرشۆپیشی لە بۆ دکتۆر کارمەندان کرد ئەوەیە ئەو زنجیرە گواستنەوەی بپسڕی قەڵەکەی لەو کاتێکە تو قەتعی دەکەی تازە گواستنەوەی نەخۆشەکە و تەشەنەی ئەو نەخۆشیەی بە شێوەی زۆر کاریگەر ڕادەگری کە ڕادگرت ئەوە یەک لە هۆکارە هەرە سەرچەکان و کلیلێکی زۆر گەورەی سەرکەوتنە بەسەر ئەو ڤایرۆسە بۆیە بەڵێ لە کوردستان بە زنجیرەی برێن بازنەی یەکەم و دووەم و سێمیش کەوا بۆی کراو بە شێوەی گشتی بەڵێ هەتا ئەو زنجیرەیە پچڕایە زۆر باشە کلیلی سێم ئەگەر باس لە ڕێژەی یان بڵین هۆکاری توش بوون مەسەلەن یەکەم کەس کە هاتە کوردستانەوە کە ڤایرۆسەکەی لەگەڵ خۆینە کە لە زۆر شوێن پێوتێت توشبووی ژمارە سفر لەسەر ئەوە چیڵی بەڵێ خۆی لە جیهان هەتا ئێستا کەس نازانی توشبووی ژمارە سفر بە دیاریکراوی چ کاتێک بوو چێ بوو هەندێک یعنی با بڵێن مشتمر هەیە دەربارەی ئەو بابەتەی بەنسبەت کوردستان تقریبا دیار بوو ئەوە کە ئەو یەکەم حالەتە کە برێن گومان لێکرا و پاشان لە تێستەکەی پشکینەکەی پۆزتیڤ بوو بۆیە بۆ هەرێمی کوردستان ئەو کارە هەتا ڕادەیەک ئاسان بوو کەمە توشبووی ژمارە یەک یان دەکە سفر بە شێوەی زانستی قسە بکەین دۆزی پاشمان بۆ کە توشبوومان هەبوو سەرچاوەکەی دیار بەڵێ کە تو دیتەوە ئەو کەسە یەکەم کەسە ئەوە دیسان کلیلەکەت بەرزکە چکە تو لەوی دەست پێ دەکەی مەسەن بۆ نمونە ئەوانەی لەگەڵی دەژین خێزانی پاشان ئەوانە پەیوەندیان لەگە چی هەبووە ئەوانش پەیوەندی ئەوانە دیتنەوەیان زۆر دەبی بە وڵات بڕۆی بە هەرێم بڕۆی و بە پارێزگاش بڕۆی لە دوای بە ناحیە و بە حتا هاتە سەر مستەوای گەڕەکەکان لە گەڕەکان بزانانی چێت مهم تا ئێستا ئێمە باشین کلیلی چوارەم ڕێخستنی وڵات ئەویان بەدەستخۆشی لە
حکوومەت و لەلایەنی تەندروستی و ناوخۆ هەموو لایەک بەڕاستی کارێکی زۆر زەبەلاحکرا ینی لەوانی هەندێک کەس ئاگادار نەبیتن ینی ئەوەیە تو ئەو سێ کوچکەیە کەوا سێ کوچکەکە چوچیە تەندروستیە ئابوووریە سیاسیە دەبی زۆر جوان تەنسیقێ مابینیان چکە ئەگە بە تو بەس لەلایەن تەندروستی وەگری ئەدی ئابووریت ئەدی لایانی سیاسیت ئەگە بەس سیاسی وەگریت ئەدی تەندروستی هاوڵاتی و هەر وەکو چەندین جار بەدەستخۆشیەوە جێمان لێ بکەوە تەندروستی هاوڵاتی پێش هەموو شتەشدانرا ئەوەش کلیلی سەرکەوتنەکەی لایەکانی تری سێکرا قوربانی بە ئابووری درە بەڕاستی ئەوش دەبی وە بکەین بەڵام نابی ئەو قوربانیەت ئەوەندە گەورە بی ئابووریمان ببتە سفر خوانەخواستە کەوا نەتوانین پشتگیری تەندروستی بکەین باش ئەوە لێرەیان بۆ ئەوی کە ئەو ئابووریە من لەمێ لەسەر ئەو قسە بکەم بۆ ئەو ئابووری واخراب نەبێت سەتا چەندی لەسەر هاوڵاتیە و سەتا چەندی لەسەر حکوومەتە چکە من پێم وابی ئەگەر هات و ئێمە پابند بین زووتر ئەتوانرێ بە شێوازێک لایەنە ئابوووریەکە ڕاست بەدڵنیایەوە هاوکاری و تەنسیق دەبی مابینی هاوڵاتی ئەم دێم 150 و حکوومەتیش 150 لەدانایە بەو بە دواد چونێکەوە کردیتم ینی لەو بابلێن ڕێستنی وڵاتەکەەوە هەروەکو کورد گۆتەنی چەپڵە بەیەک دەست لێ نادرێت دەبی هاوڵاتیش بەشداربی ئەویش طبعاً زیانی هەیە حکوومەتیش زیانی هەیە بەڵام کە دەست لە ناودەست پێکەوە ئیش دەکەن هەم لایەنی تەندروستی کە دەرێن سیفتی فێرست ینی تەندروستی هاوڵاتی پێش هەموو شتە چیە کە ئەوە جێبەجێ کرد ئابووریش ینی با بڵێن هێواش هێواش سەر دەکەویتن و ئەوەش چێ پێویستە لەسەرەوە کە ئەو الحەمدولillah لای خۆمان هەبوو حکمە هەبی لە قیادێکە قیادەی هەمووان بکاتن سەرکردایەتیان بکە ئەوە پێویستە ئەوە پێویستە بۆیە هاوڵاتی دەیەوێت بستە دەرێ هاوڵاتی دەوێت سەیران خۆی بکاتن بەس تەندروستی دەرێت نەخێر ئابووری دەریت ئەم پێویستم بەوەی ئابووری بەردەوام بتن لێکوانە دەبی لەسەرەوە قیادەشی حەکیم بکرێتن هەتا ئەو شتانەمانێت تێک نەچی و ئەو کلیلەشمان بەدەستکەی بۆ سەرکەوتن ئینشاءالله زۆر باشە کلیلی پێنجەم کە مەسەلەن چۆن ینی بڵین ئەم ڤایرەسە لەوانەیە خۆی لە پەناو پەسێر بشارێتەوە و لە هەمان کاتە کۆمەڵێک ئیجرراعاتت کردووە کە پێویستە ناو بە ناو ینی وەکو چۆن بڵێ بە کوردواری خۆم دەمەزەرد بکرێتەوە بۆی بزانی ئایا ڕێکارەکان وکو خۆی دەڕوا لەسەر ئەم کلیلیان قسەمان بۆ بکات بڵێ ئێمە دەبی ئاگاداری ناو شارەکان بین و ئاگاداری دەرەوە بین هەواڵی دەرەوە ئیزانستی هەموو لایەکی وەرگین بزانین ڕخاوی تەندروستی جیهانی سەر بۆ یەک نمونە مەسەلەن بۆ نمونە ئایا ماسک بەکاربینین یاننا چێ پێویستی بە ماسکە مەسەلەن ئایا گواستنەوەکە بە هەوا هەیە یان نییە ئایا ئەو کەسانی توش ئەم زانیاریانە بەردەوام دەبی وەرگین و دەبی جێ لە هاوڵاتی ڕاگرین جێ لە سەرچاوی زانستی ڕاگرین جێ لە سەرچاوی ئابووری ڕێگی هەمویان بهینەوە بە دوواداچوونە چی لە بۆ بکەین هەتا تێبگەین ئەمە هەنگاوەکانمان چۆن ڕێک بخەین ئەگە بە دوواداچوون نەبی فیدباک نەبیتن ئەمە ئێستا لە خۆڕە هەر بچم ئیش خۆم بکەم جێ لە کەس ڕانەگرم بە دوواداچوون نەکەم هەر خۆم پێتەواو بیتن یان لەسەر زانستێکی یان لەسەر زانستێکی بیدایەت یان لەسەر زانیاریەکی سەرەتایی تۆ ئیشی خۆت بکەی بۆ نمونە لە بیدایەتەوە لەوانێت تەرکیز لەسەر کۆمەڵێک مەواد بێ کۆمەڵێک پێداویستی بێ بەڵام وەکو تۆ ئاماژەت پێکرد لەوانێت سپێنێت تۆ تەرکیز لەسەر ماسک بێ بزانە بە دوواداچوونەکە ئەوەی کە کرا لە کوردستان ئەوە بوو هەر لەگە گۆڕانکاری نوێ لەبەرەوەی ئەو شەڕەکی نوێیە نەک بۆ کوردستان بۆ هەموو جیهان شەڕێکی نوێ پێویستە بە دوواداچوون بکرێت تا بزانین هەنگاوی دادێمان چی بیتن زۆر باشە خود چۆن خۆمان بگونجێنین خۆ گونجانەکە چۆنە ئەوە ڕاستی لایەنی فسیۆلۆجی و دەرونیە لە بەرزبەت هاوڵاتی ئەمن وەکو پسپۆری فسیۆلۆجی دەڵێم ئەگەر بەراوردێکی وردین ڕۆژ یەکەم و ڕۆژی 15 بکەیت لە قەدەغێ هاتسۆ دەبینی ڕۆژ یەکەم بەڕاستی قورس بوو گۆڕانکاری زۆر دەرونی فسیۆلۆجی ڕوویدا لە جەستەمان بوو تەنانەت بۆ ئەو کەسانی کە دەهات نەدەرەوەش بۆ نمونە پزیشکێکیان دەهاتی نەدەرەوە بوو بڕاوکە من پێم وایە ئەوانی لە ماڵەوە بوون خۆشبەختتر بوون چونکە خۆش نەبوو تۆ لە پڕ شارێک و جادەکانی ئەم هەرێمە ئەوها بە چۆڵی بەڕاستی وەکو خەونێک بوو ئێستاش کەس باوەڕ ناکە وەکو خەونێکی ترسناک بوو بەڕاستی بۆی ئێستا پاش 2 هەفتەی هەستمان پێکرد هەناسەت دڵێدانت جوولەکانی فسیۆلۆجیت ئەوەیە لایەنی دەرونیش بیدایەتی ترسێکی یەکجار زۆر هەبوو بۆی بەدەستخۆشیەوە لە کەناڵە بەڕێزەکە ئێوە هەندێک پرۆگرام کرێ بۆ ئەوەی کەبک ئەو ترسە کەم کرێتەوە چکە ترسەکە بەرگریت کەم دەکات ترسەکە ئەو شڵەژانت کێشەی کەلوە دروست دەکاتن ئەو خۆ گونجاندنە ئێستا دەبینی ژیان ناڵێم 150 لەناو ماڵەکانش ئاسایی بوویتەوەکەوە بە قەدەغێ هاتوچۆوە ژیانەکە دەتوانین بەڵێ
کەواتە بابینە سەر کلیلی کۆتایی کە ژیان دوای کۆڕۆنا ئەم دەرگەهات چۆن بکەینەوە ئەم کلیلە چۆن بەکاربێنی لەوانەیە ئێستان دەگلا ئەمە شتێکە لەوانەیە بەڕێست و منیش هەمومان بیر لەوە بکەینەوە ڕۆژانە ئۆکەی دەڵێن ئێمە خۆمان گونجانەوە قەدەغی هاتوچۆ هەیە لە ماڵەمێنینەوە گرنگی بە دەست شوشتن زیاتر دەدەین تاقیمی شتەکانمان دەکەین بەس هەر بیر لەوەش دەکەینەوە بۆ نمونە ئێستا کەسێک لەوانە دانیشت پێ بڵێ تۆ بڵێ ڕۆژێک من بە ئیسراحەتی خۆم بڕۆمەوە سەر تاشێک و قژم تاشێ تۆ بڵێ ڕۆژێکی تر من سواری فڕۆکەیەک بم و بڕۆمە ئەو شوێنەی کە چەندین ساڵە حەزم لێ بەڵێ لەوانەیە ئێستان دەگلا هاوڵاتی و لە بینەران برێن دوای کۆڕۆنای چی ئێستا زوونیە بۆ ئەو قسام درێم نا زوونیە تو دەبی لە ئێستاوە خۆت بگونجێنی بۆ ئەو ژیانی کە دوای کۆنتترۆل و سەرکەوتن بەسە کۆڕۆنەیە و لە ئێستاوەش هەروەکو ئەو راپۆرتێک کە مەسەەن جێمان لێ بۆ لە سنتەری کۆنتترۆلی نەخۆشە گوازراوەکان و فاوچی ئەوان باس کرد لە ئێستاوە لەوانەیە خەبەرەکە بەو نوعیبی پاش کۆڕۆنەش دۆقەکردن نەمینێ باسکردن نەمینێ ئەو ینی فیزیکال و سوۆشال دیستەنسین ئەو دوورکەتنەوە دەبی هەر بمینێ تۆ پێشنیاری چەند بنچینەکەت کردبوو بەڵێ دکتۆر شێوان بابزانین ببوورە پێدەبڕمەوەی چکە دەزانم ئەو قسانە لە زمنی ئەو بنچینانەی کە بۆ ئاساییکردنەوەی ببوورم ژیان پاش کۆڕۆنا ئێستا دەڵێن یەکێک لەو ڕێگایانەی کە ئەگەر هاتوو ژیان ئاسایی بکرێتەوە قەدەغی هاتوچۆ هەڵگیرێ ڕێگە بە تەمەنێک بدرێ بە ئاسایی خۆی بێت و بڕوە و زیاتر تەرکیز لەوە دەکرێت کە گوایە ئەوانی لە بینی 20 ساڵ یان ئەوکو نمونەیەک با بڵین لە بینی 20 لە بۆ 30 ساڵی ئازادترن لە هاتوچۆ لە چاو کەسێکە کە لەوە زیاتر بێ یان لەوە کەمتر بێ بەڵ ئەو قسە تا بەس لێر کێشەکمان هەیە بۆ نمونە باخچەکانی ساوایان قوتابخانەکان کراوە ئەو منداڵە با بڵێن بە شێوەک لە شێوەکان ڕێژەی مردینیان نزیک بە سفرە و لێ نەترسان بەڵام ئەو منداڵەش دەبتە هۆکار بوو ئەوەی ڤایرۆسەکە بینتەوە ماڵ لە ماڵەوەش لەوانەیە باپیری و داپیری لەگەری بژیتن بۆی ئەوەیە بەس تەچکە شەی لەکانە ئەویش ئەوەیە دۆست ئەن چەند ئەو ڤایرۆسەت لە بۆ بێتنکەوە هەتا ئێستا لەبەر ئەوەی نەخۆشەکە نوێیە هەندێک قسەی لەسرە بەڵام دیتیان کە ئەوانەی دۆزەکی زیاتریان لۆتن زیاتر ینی زۆرتر ڤایرۆسیان لە بۆ بێتن ئەگەری توشببوونیان بە قۆناغە سەختەکان و ئەو نەخۆشیە زیاتر بۆیە بە ساڵات چوانمان بەڕاستی ببینێنەوە زیاتر گرنگیان پێ بدەین پێویست ناکە ئەوان ئەو کەسە بکە بچن بازاری بکەن ئەوان ئەو کەسە بکە بچن تێکەڵاو بوونیان هەبیتن بۆیە لە زۆر وڵاتانی یەک لە بنچینەکانە کە فەڕەزن لەوانەیە جێبەجێ بکرێت ئەو جایانی ئەمە بە نمونەیە گرنگە بڵێ ئەگەر ئێمە بچینە ناو جەستەی مرۆڤ خۆی باس لە بەرگری لەشی بکەین ئایا کەسێک بەرگری لەشی ینی ئێمە توانین جارێکەکەم شت زانست گەیشتۆتە ئەوە پێمان بڵێ کەسێک بەرگری زیاترە دژی کۆڤید 19 یان ئەمە پێشتر لەوانەیە وەکو ئەو قسەیەش هەیە چکە دکتۆر شێوان دەڵێ وەڵاهی لەوانەیە من گرت بێتم و ڕۆژتی بێشتیش و من دەبێت ئەو پرسیارە بکەم ئایا ئەو پشکنینە هەیە پێمان بڵێ ئەوە بەرگری باشە و فەرم و بڕۆدرێتەوە کەسێکی لە بواری فسیۆلۆژی خانەکانی لەشمان لەوانەیە لە زۆرمان زۆر زیاتر بزانی لەسەر ئەو بابەتە لێ دەمێت ئەو جوابە لە تۆوەرگرم لە سەرەتای ئەو پەیدابوونی ئەو پەتای کۆڤید 19 وامان زانی کەەوە ئەوانەی بەرگریان زۆر زۆرە باشتر ینی با بڵێن بەرگری ئەو نەخۆشیە دەکەن بەڵام ئێستا توێژینەوەی نوێ دەڵێتن ئەگە بەرگریت ئۆڤەر بی زۆر بی ئەویش باش نییە بۆیە منداڵ پێشتر دەمانگۆ بەرگری زۆرە بۆیە تحمل ئەو نەخۆشیە دەکە ئێستا دەرێن نا کە تووشی ئەو نەخۆشیە بوو کاردانەوەکەی ئەوەندە زۆر بەهێز نابی کە تووشی هەوکردنەی زۆر توندی سیەکانی بکاتن بۆیە ئەگەری چابوونەوەی زیاترە ئەوە لایە بەڵام ئێستا ئەمە دەبی ئەو خاڵەی سوود لێوەرگین بە شێوەی گونجا و لەگەر ژیانمان ستایلی ژیانمان هەمومان دەبی بگۆڕین بە شێوەک خەومان دیاربی خواردنمان دیاربی وەرزشمان دیاربی ئەو ژیانی پێشتری تەمبەڵی یعنی بە کورتی و مختصری بڵین بەرگری سپی بۆ ڕۆژی ڕەش چکە تۆ لەوانەیە ینی تۆ بیا لە ئێستاوە خەمی بەرگری ئەگەر بڵێ کۆڕۆناژ ڕۆیشت منەوێ بەرگری لەشم وهڕێ خەم خوانە خواستە ئەگەر هاتەوە ئەگەر شتێکی تر بوو هەواڵە خۆشەکەوەی بەسە ئێستا دەبینی خەڵک زیاتر و گرنگی بە وەرزش دەدا زیاتر دەزانی مەسەن دەچی شتومەکی بکری لە دوکانەکان وەڵە دەبینی حامز نەمایە پرتەقاڵ نەمایە هەمووی فرۆشە خەڵک سوودی هەیە لۆ بەرگری سیر نەمایە ینی شتێکی باشە دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆڵێکی باش ئەو پرسیارە ئێمە توانین لە ڕێگەی بەڵێنینی خانەکانەوە یان بەرگری لە شۆ بزانین ئەو کەسە ئێستا زانست گەیشتۆتە ئەوە چونکە پشکنین و کوڕەخراوی تەندروستیش دەڵێ چ بۆ
کۆڕۆنا بۆی بیسەلمێنی کێچە کۆڤید 19 هەیە یان پرسیارەکەی من ئەوەیە زانست دەتوانێت بڵێ فڵانە کەس تووشی کۆڤید 19 بووە پێشتر و تێپەڕیوە؟ بەڵێ ئێستا پشکنین بێلەوەی کە پشکنی ئێستامە دەبین کە بە سواب وەردەگرێت بۆ ئەوەی بەس بزانین هەیە نییە پشکنین تکە هەیە کە ڕاپید تێستە بە خێرایی دەکرێتن پێ دەڵێتن زۆری ئەو پرۆتینانەی کە لەوە لە خوێن تێ مەسەن بۆ نمونە پارچەند ڕۆژشی زۆری ئێم پێدا دەبێتن لە دوای زۆری جی پێدا بێتە 6 ماژ ئەو دەمێتن بەڵێ پێ دەڵێتن تووشی ئەو نەخۆشیە بووی ماوە پێ ئێستا بەرگریشت پێدا کردیە بەڵامگەریەوەش هەیە ڤایرۆسێکی تر بوو بێەوە نیە؟ 100 ئەو ڤایرۆسانە جێی سیقەینینە خۆیان دەگۆڕن. باش ئێستا یەک لە بنچینەیەکی ترەڵێ خەڵکێک هەڵبژێرە کەسانێک هەڵبژێرە کە ئەوان کار و مەهامەکان جێبەجێ بکە لە جیاتی کەسانێکی تر ئەمە گونجاوە بۆ هەنگاوێکی ئاساییکردنەوەی دوای کۆڕۆنا گونجاوە بەمەرجەک ئەو کەسێک کە هەڵی دەبژێریتن باش بزانی چۆن خۆی دەپارێزی بۆ نمونە کەسێک بی ڕێنمایەکان زۆر بە تەواوی جێبەجێ بکاتن نمونونەکە ئەمن ئێستا بەسەرەن لە زیاتی ماڵەوە دەچم بازاری دەکەم چکۆم باو دەزانم دەست لە چ دەدەم دەست لە چ نادەم کە هاتمەوە پێش ئەوی بێمە ژۆری شتەکان لە چێن دەردادەنێم چۆن دەستی خۆم دەشۆن چۆن خۆم تاقیم دەکەم شتەکان مۆبایل و مەسەن ساعت و چۆن لایەکە دادەنێم لەوانەیە یەکەچکە نەتوانێت شتێ بکە بۆیە لە هەر خێزانێک ئەو کەسە هەڵبژێردرێ بۆ جوولانەوە بۆ دەرچوون لە ماڵەوەکەوە دەتوانی ڕێنمایەکان زۆر بە جوانی جێبەجێ بکاتن و کەمترین ئەگەری گواستنەوەی ڤایرۆسەکەی هەبی لە دەرەوە بۆ ژۆرە ئەگە بەخۆشی توش بوو هەندێک برێن ئەو شتانی کردبی بەرگریەکەی ئەوەندە هێزی هەبیتن بتوانیتن لەلایەنی کەم زۆر بە توندی تووشی ئەو نەخۆشیە نەبیت. زۆر باشە هەندێک وڵات وەکو چۆن بڵێ بەشێک لە هێلکەکانی خسوتە سەبەتەی ژینگەوە بەڵێ بۆیان نەچێتە سەر حتا ڕاددەچی بەڵێ بەس ئەو ڕاددەکەمە بۆ نمونە مەسەن با بڵێن سەتان نەوەتی ئێستا دەڵێتن گەرما و ڕێژەی شێ و ئەو شتانە زۆر کاریگەری نییە بەڵام چاوەڕوان دەکەین بزانین کاریگەرەکەی چۆن دەبێتن ئەمە کارێکی ئاسان نییە تۆ لە کاریگەیە کابیکەی بەڵام بەلایەکە لە بۆی بچین بڵێن ئەگە ژینگەکە هۆکاربی بۆ تەندروستێکی باش و بەرگریەکی باش ئەو تەندروستی باشە بەرگری باشە لەوانەیە بتوانیتن دژی ئەو ڤایرۆسە سوودی هەبیتن لە بۆ ئەو هاوڵاتەکانی ینی ئەمە بیرۆکەکەیە ئەمە فکرەکەیە ئاخیر پرسیار دڵمان بە هاوین خۆش بێ ئینشاءڵڵا زۆر باشە دڵنیانی بەس زیاتر تەفاعولە هەیە ینی گەشتبینم 175 ئینشاڵڵا قسەکەوا بێ دکتۆر شێروان ڕەحمان نانەکەلی پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەنا و هەروەها پزیشکی پسپۆڕی فسیۆلۆجی جەستەمان زۆر سپاس بۆ زانیاریەکانت. زۆر سپاس بۆ ئێوەش. دکتۆرە شیلان عەبدوڵڵابانەی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵانە ئەو لە شاری کۆنستانزی ئەڵمانیا دەژیت. لەم لە کاتژمێرەکانی پێشووی ئەمڕۆدا حکوومەتی ئەڵمانیا کۆبوونەوەی کردووە دەیەوێت ڕێکارەکان بگۆڕێ بەس ئێمە با جارێ لە سەرەتاوە بزانین بارودۆخەکە چییە بۆ ڕاستەوخۆ بەڕێزیان وەردەگرین دکتۆرە شیلان ئێوارە باش ئێوارەتان باش بە خێراتنتانەکەم و ڕێز و سڵاوم هەیە لێرەوە بۆ هەموو بینەران و هەموو خەڵکی کوردستان. زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ کاتی تۆ کە لەگەڵمانای دەمێ بزانم وەزعی ئەڵمانیا بەرەو کوێ گەیشت ئەمڕۆ لە کۆبوونەوەی حکوومەتەکەیە چیان قەراردا؟ بە شێوەیەکی گشتی وەکو داتاکانی کە بۆمان دەرکەوتووە ئەڵمانیا یەکێکە لە وڵاتانی کە توانیوێتی ڕێکارەکانی زۆر بەباشی تا ئێستا بەڕێ بکات و گات بڵێ چەند ڕێگایەکی زۆر باش بۆ بەرەنگاربوونەوە بەرامبەر کۆڤید-19 و ئەمڕۆ بەپێی ئەوەی کە ئامارەکانی کە دەریان خستووە کە ڕاوێژکار ئەنجلا مێرکل لەگەڵ زۆری سەرۆکی هەرێمەکانی ئەڵمانیا کۆبوونەوەی کردووە بۆ خۆی دەست بکەن بە قۆناغی دوای قۆناغی یەکسانی کۆنتڕۆڵکردنی ئەم بارودۆخە و بەڕێزیان دەرکردووە کە دەیانەوێت لە بیداەتی مانگی سەرەتای مانگی پێنج قۆناغ بە قۆناغ بەپێی قۆناغەکانی خوێندن دەست پێ بکەنەوە بۆ نمونە قۆناغە کۆتاییەکان لە پێش قۆناغەکانی ترەوە ئەیانێت دەست پێ بکەن بەڵام ئەمە بە شێوەیەکی گشتی ڕێگای
کارێکی زۆر ئاسان نییە و زۆر چەڵەمەش هێشتا لە بەردەمایە. بەڵێ من دەمەوێت پرسیار لەوە بکەم قورسی ئەم بڕیارە کە تۆ لە وڵاتێکابی هێشتا ژمارەیەکی زۆر توشبوونت هەبێ ڕاستە باز لەوە دەکرێت کە ئەڵمانیا ڕێژەی گیان لە دەستدانی جیاوازە لە فەرەنسا لە ئیتالیا کەمترە ینی بەراوردەکە زۆر زەحمەت دەکرێت بەڵام تۆ خۆت پزیشکی پسپۆڕی منداڵانیشی ئایا قورسی گەڕانەوەی مەکتەب و دایانگەکان و زانکۆکان بۆچی گەڕێنیتەوە؟ قورسیەکە خۆی بە شێوەیەکی گشتی ئەتوانی بۆ ئەوە بگەڕێنیتەوە خۆی ئەگەر وەکو منداڵ سەیری بارودۆخەکە بکەین منداڵ زۆربەی کات هەڵگری نەخۆشیەکەیە کە ئەمە شتێکە لەلایەنێکەوە زۆر دڵخۆشکەرە بەرەوەی منداڵ ئەو داتایانی کە تا ئێستا دەکەوت لە هەموو جیهانە منداڵ بە شێوەیەکی تر نەخۆشیەکەی تیادەکەوێت بەڵام ئمە نابێ بیرمان چێ ئایا ئەو منداڵ لە مەکتەب بێ لە ڕەوزە بێت لە قۆناغەکانی کوتایی قوتابخانەیە بێت نابێ بیرمان چێت کە ئەم منداڵانە بەرکەوتیان ئەبێت لەگەڵ کەسی گەورە بە تایبەتی کەسە بەتەمەنەکان ئەوەی سەر و 6 ساڵە ئەو کە نەخۆشی پێشخایانی هەیە ئەبێ ئەمانە بپارێزین ئێمە لە کۆمەلگایە ئەنجا لەبەرەوەی کە منداڵ بە شێوەیەکی شاراوە هەڵگری نەخۆشیەکەی نابێ بیرمان چێت کە کەسە گەورەکان چەند بەرکەوتیان لەگەڵ منداڵانە بۆیە زۆر زۆر زەحمەتە ئەو مەسەلەیە. بەڵێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ڕێژەیەکی بەرچاو ئاشنایەتێکی زۆریان لەگەڵ ئەڵمانیا هەیە و چەند لەوانەیە ینی ناڵێم بەقەدەر هەرێمی کوردستان بەڵام من خەڵکانێکی زۆر دەناسم کە محتەمن بە بارودۆخەکە لە ئەڵمانیا و زۆر ئەو پرسیارش دەکەن و پێشیان خۆشحاڵە گیان لە دەستدان لەوێ کەمترە و چاوەڕێژ دەکەن ئەڵمانیا ئاسایی بێتەوە هۆکاری ئەوەی کە ئەڵمانیا لە فەڕەنسا و ئیتالیا باشتر بوو لە ڕێژەی گیان لە دەستدان وەکو پزیشکێک بۆچی دەگەڕێنیتەوە؟ ڕاستە ئەم بابەتە زۆر میدیاکانە پاسەکرێ لە وڵاتە ئەوروپیەکانیشە ئەم مۆزوع بابەتێکە کە ڕۆژانە گوێمان لێ بێتەوە ئەمە ڕاستی شتێک تەواوە بەڵام ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە ئەڵمانیا هەر لە مانگی یەکەوە کە مەسەلەی سارس کۆڤید دەستی پێکرد ئەوە بوو لە بەرلین دکتۆر پرۆفیسۆرێک هەیە پرۆفیسۆری ڤایرۆلۆجیا یەکەم کەسە کە تێستەکەی دۆزیوەتەوە و بۆ هەموو جیهان پێشکەشی لەو کاتەیە پێشکەشی WHO کرد و لە هەمان کاتە هەموو تاقیگەکانی ئەڵمانیایی ئامادە کرد بۆ خۆ حازرکردن بۆ تێستکردن چکە تێستکردن بۆ مەوزوعی بۆ بابەتی ئەم نەخۆشیە گەورەترین و بەقوترین چەکە کە ئەمان رێزێلی چکە هەموو تێستکردنێک واتە دۆزینەوەی سەرچاوەی نەخۆشیە دۆزینەوەی سەرچاوەکەش مانای ئەوەیە کە تۆ خەڵکەکانی چواردە وەرئەپارێزی ئەگەر یەک پۆزیتیڤ بێ زۆر بە خێرایی ئەتوانی کەسەکانی چواردەوە بپارێزی لەوەی کە تووشی نەبن ئەوەی لە هۆکارەکان هۆکارێکی تر ئەوەیە کە لەبەرەوەی ئەو کەسانەی کە توش بوون لە سەرەتا ئەڵمانیاوە تەمەنیان ئەتوانی بڵێ بە ڕێژەیەک لە ئەوەی تا ئێستا دەرکەوتووە 49 ساڵ معدل بوو لە تەمەنیان و ئەمە تەمەنێکی ئەتوانی بوترێت مامناوەندە کە بەرگری جەستەی زیاتر لە کەسانی تر وای لێیە کات کە بەرگەی نەخۆشیەکە زیاتر بگرێت و یەکێک لە هۆکارەکانی تریش ئەوەیە کە هەتا نەخۆشیەکە تەشەنەی کرد لە ئەڵمانیا لە 2 هەفتەی یەکەما بە تایبەتی مەسەلەی بابەتی خۆ حازرکردنی هەموو ئینتێنسیڤ بێدەکان بوو کە ئینتێنسیڤ کێر یونت لە 28,000ەوە کرا بە نزیکەی سەر و 40,000 بێت و ئەمەش مەسەلەیەکە کە وا لە وڵاتەکە ئەکا زۆر بە ئازایانە و زۆر بە متمانەوە بەرامبەر نەخۆشیەکە ڕاوەستێت ئەم چەند هۆکارەیە و تێستکردنی زۆر ینی ئەڵمانیا تا ئێستا ئەوەی ئاگادار نزیکەی ئەوەی ئەم ڕۆداتایەکە بینیوە
جۆنز هۆپکینز بڵاوی کردوتەوە 1,700,000 تێستی کردو. بەڵێ کەواتە وڵاتێکە لە ڕووی تەکنۆلۆژیاوە لە ڕووی زانستەوە بە وڵاتێکیشە کە زۆربەی مرۆڤایەتی چاویان لە دەستیانە ئەڵمانەکان ئەگەری ئەوە هەیە نزیک بن یان بتوانن هاوشانی ئەمریکیەکانیان لە پێش زۆربەی وڵاتانی ترۆ بتوانن پێکوتە یان چارەسەر بدۆزنەوە. دەمەوێت وەکو پزیشکێکی کوردی دانیشتووی ئەڵمانیا و پسپۆڕێکەشت کە پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵانە نایکەم بە پرسیار بەڵام وەکو دواوتەی تو ینی پەیامت چییە بۆ دایکان چۆن وا بکەن ئێمە تازە لەگەڵ دکتۆر شێروانە باسی ئەومانە کرد کە ئەبێ ئێمە بەرگری سپی کۆ بکەینەوە بۆ ڕۆژێکی ڕەشی ئاوها چۆن ئەو دایکانەوە بکەن بەرگری مناڵەکانیان لە ئێستاوە گەشە پێ بدەن و باشی بکەن و بۆی کۆمەلگایەکی بەرگری بەرز و تەندروستمان هەبێت. بەتەکیید مەسلەی بەرگری مناڵ مەسلەیەکی بابەتێکی زۆر گەورەیە بە تایبەتی لەم نەخۆشیەیە لەبەرەوەی ئێمە ئەبێ بە دوو شێوە سەیری بەرگری جەستەی مناڵ بکەین بۆ ئەم نەخۆشیە. یەکێکیان ئەوەیە کە ئەبێ سوودی لێوەرگرین بۆ ئەوەی کە بەرگری کۆمەلگا زیاکەین چکە منداڵ پێکهاتێکی گەورەیە لە کۆمەلگای هەموو کۆمەلگایەکە و لەبەرەوەی منداڵ نەخۆشیەکە بە شێوەیەکی کەمتر تیا دەرەکەوێت باشترە ڕێگە بین بەرکەوتیان هەبێت بەس بەرکەوتەیەکی وابێت کە لە ژێر چاودێریا بێت و لە لایەکی تریشەوە بەتەکید باشتر وایە کە خۆراکی تەندروست منداڵ ڕۆژانە دەبێت تیشتی خۆر بات و چوونە دەرەوە بەس لە ژێر چاودێریە و یەک خاڵ هەیە کە من زۆر بەلامەوە و لە ئەڵمانیا لە ئەوروپا بە شێوەیەکی زۆر ڕاستەکرێ ئێمە نابێت بە تەمەنەکانمان لەبیر چێتەوە. ئێمە کۆمەلگای کوردەواری کۆمەلگایەکی تێکەڵە کۆمەلگایەکە دایمە هەموو کاتێ منداڵەکان لەگەڵ باپیر و نەمکیانە لێرە لە ئەوروپایە هەرزوو باپیر و نەمکیان کەسە بە تەمەنەکانیان جیا کردەوە بۆی کە زۆر باش منداڵەکە تووشی ئەوان نەکات. ئێمەش نازانم ئەوە زەحمەتە بێ بە تەکید بۆ وڵاتێکی وەکو ئێمە بەڵام هەر کەسە بە پێی توانای خۆی خێزانی بە پێی ئەو ڕێکارانی کە ئەتوانێت بیگرێتە بەر شتێکی باشە و من پێم خراپ نییە کە بە تەمەنەکان و ئەو کەسانەی کە بەرگری جەستەیان بڵین لاوازە بپارێزی. دکتۆرە شیلان عەبدوڵڵا بانەیی زۆر سپاس بۆ زانیاریەکانت کە ڕاستەوە خۆ لە ئەڵمانیەوە لەگەڵمانە بووی زۆر سپاس. زۆر ئەەکەم و ئێوارەیەکی باش. فەرمانگەی داتا و زانیاری لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان داتاکانی هەرێمی کوردستانیان هاوشێوەی زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان لە شێوەی گراف و لە شێوەی زانیاری کە ئاسان بێ هەم بۆ ئێمەی ڕاگەیاندن کار هەم بۆ هاوڵاتیە کە بێوێ بارودۆخی هەرێمەکەی خۆی بزانێ داتاکان چییە ئەوە بەم شێوەی کە ئەبینن لەسەر ئەم شاشەیە ئاسانکاریان بۆ کردووە. ئاسانکاریەکە لە چیەوە ینی بڵین چۆن ئەوها ئاسانە کە ئێمە لی تێبگەین لەبەرەوەی ئێمە یەکسەر دەتوانین سێری ئێرە بکەین ئەزانین تا ئێستا لە هەرێمی کوردستان 334 کەس توشبووی ئەم ڤایرەسە بوون هەر کاتێک ئەم خوانەکە ئەم ژمارەی گۆڕانکاری بەسەر بێ و زیادکە یەکسەر ڕاستەوخۆ ئەبدەیتە بێ و لێرە ژمارەکە دەنووسێ بەڵام هەر ئەمە نییە تەنیا زانیاری پێتەڵێ چەند کەسیش چارەسەرکراون چونەتەوە ماڵەوە پێش ئەوەی بینە ناو بەرنامەکەەوە ئەم ژمارەی کەمتر بوو بەڵام خۆشبەختانە ئێستا ژمارەکە زیاتر بوو واگەر تەماشاش بکەین کە ڕێژەی چارەسەربوون ڕێژەی چاکبوونەوە چوونە ماڵەوە خەریکە شەڕی ئەم ژمارەیەکە خەریکە لی نزیکە بێتەوە ئەوێ بینەکەیان کەم بکەنەوە ئەویش بە چییە هەش بە ڕێکارەکانی حکوومەتە بە پابندی هاوڵاتیانە ئەگەر ئێمە بمانەوێ ئەم ژمارەیە ئەم چوارگۆش ئەم لاکێشەیە زۆر ئازاتر بێ لەمە ئەبێ هێشتا پابند بین هێشتا ئاگامان لە خۆمان بێ و هێشتا خۆڕاگر بین زۆرمان بڕیوە تەسەور دەکەم کەم مابێ بەڵام ئەممانەی ئێستاش پێویستی بەوەیە کە پابند بین پێویستی بەوەیە ژمارەکە چاکبووەکان زیادکەین پاشان ئۆپشنی تریشی تێدا دێ بەبێ پارێزگا پێتەڵێ
بڵین ئەو پایە زەردە ئەو ژمارەی توش بووانە کە لە هەولێر بۆ نمونە 169 کەس تا ئێستا توش بووە ئەو پایە سەوزە چییە؟ ئەو خشتە سەوزە ئەوە پێتەڵێ ئەوانەیە کە چاک بوونەتەوە لە پارێزگای هەولێر بە هەمان شێوە وەکو پارێزگای سلێمانی وەکو کال سلێمانی 100 حاڵەتی چاک بۆتەوە 100 لە کۆی 126 بەڵام بەداخەوە لەوێ 4 کەس گیانی لە دەستداوە بە هەمان شێوە پارێزگاکانی تریشی بە هەموو شێوەیەک بە پێی ئێمە ئەملاترەوە بۆی ئێوەش لێتان دیار بێ هەموو ئەو بڵین هەم دووهۆک هەم هەڵەبجا کە بەداخەوە لە هەڵەبجە دوو حاڵەتی ترمان هەبوو بەڵام سەرچاوەکەی دیارە دایکیان پێشتر توش بووە مناڵەکانی توش بوون ئەمە ئیشەڵا ئەوانەش چاگە بنەوە تەمەنیشان باشە و لە هەڵەبجەش زۆر ئێحتیمامیان پێین بەڵام گرنگ ئەوەیە کەسێک کە پەیوەندی نەبوو بێ بەوانەوە یان کەسێک کە تا ئێستا خۆی تەواو پاراستووە نەکەوێتە داوی ئەو هەڵەیەوە بڵێ وەڵاهی وەزعەکە بەرەو باشی بوو چونکە ڕاستە ئێمە بارودۆخەکە خەریکە دەگۆڕێ و خەریکە لە هێڵی مەترسی تۆزێک دوورەکەوینەوە بەڵام لە هەر پابند نەبوونیەکە لە هەر هەڵەیەک لەوانەیە زۆر کوشن دەبێت لەوانەیە بمانگەڕێنێتەوە کە ئێمە لە لێواری سەرکەوتنیش بین بمانگەڕێنێتەوە بۆ دواوە ئەمە بە گوێرەی تەمەنەکانە بە هەمان شێوە ئەم زانیاریەشی تێدایە کە دەتوانی پێت بڵێ مەسەلەن کەمترین ڕێژەی توشبوون لە بەگوێرەی تەمەن ئەوانی کە لە سەر و 70 ساڵیەوەیە وەکو دەبینن هەر یەکەیان یعنی ئێمە ئەگەر بۆ نمونە بە 30 لە بۆ 39 ساڵی وەرگرین ژمارەکە هەتا کوێ هاتووە ئێمە تقریبان نزیکەی 74 کەس لەم تەمەنە توش بوو ئەوانی تر بە هەمان شێوە زۆرترینیان ئەوانەیە کە تەمەنیان لە بینی 1 ساڵی لە بۆ 90 ساڵیایە کە ژمارەکان لە هەمویان زیاترە کە ئەوەش دەرخەرێکی ترە کە تەمەن ناناسێ هەموو کەس تووشە بێ لەوانەیە باشتر بێ لەوانی نیشانەکانی کەمتر بێ کە ئەمە چەند جاریش بڵینەوە من بەش بە حاڵی خۆم ماندوو نابم چونکە ئەبێ بزانین کە کەسێک چەند حەڕوک و گەنج و چالاکیش بێ ئەگەر ئەوەی هەیە ببێتە هۆی توشبوونی کەسێک و گیان لە دەستدانی کەسێک و دروستبوونی کارەساتێک و مەترسیەک لەسەر کۆمەڵە کەسێک کە هەتایە لەم تەمەنە گەنجەوە هەتایە بێتاقەت بێ بۆیە ینی ئەم زانیاریانە ئەم بابەتانە ینی لای هاوڵاتیان پێویستە زۆر بە گرنگی وەربگرن سوپاس لە بۆ فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەت یاریمی کوردستان کە ئەم زانیاریانەی بۆ ئێمە ئامادە کرد. گیان لە دەستدان بە کۆڕۆنای نوێ لە جیهان 130,000 کەسی تێپەڕاند و ڕێکخراوی تەندروستی جیهانیش لە بڕینی هاوکاریە داراییەکانی لەلایەن ئەمریکاوە نیگەرانە. تێودۆرس ئەدهانۆم سکرتێری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان ڕێکخراوەکەیان لێککەوتەکانی بڕیارەکەی ئەمریکا بە بڕینی هاوکاریە داراییەکان هەڵدەسەنگێنێ و لەگەڵ ئەندامانی دیکەی ڕێکخراوەکە ڕێکارەکانی پڕکردنەوەی بۆشاییەکە باز دەکەن. تێودۆرس دەڵێ لە کاتێکی گونجاودا هەڵسەنگاندن بۆ کارەکانی پێشووی ڕێکخراوی تەندروستی لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا دەکرێت. بابەتێک تا ڕادەیەک تەندروستی نیە بەڵام ئەویش جێگەی باس و خواسە بۆیە ئێمە حەز دەکەین لە کۆڤید-19 لەسەر ئەوش قسێ بکەین کە ئەویش بابەتی خوێندنی ئۆنلاینە زۆر باسەکرێت زۆر دایک و باوکان دەڵێن وەڵاهی ئێمە قوتابخانەکەمان یان زانکۆکەی کە منداڵەکەمی تێدا دەخوێنرێ ئەو ئۆپشنیان خستۆتە بەردەست بۆ ئەم بەبەستە پرسیار لە کەسێک دەکەین کە جێگیری سەرۆکی زانکۆی ئەمریکی کوردستانە لە دوهۆک بۆ کاروباری ئەکادمی ئەویش بەڕێز دکتۆر نەزار نوعمانە دکتۆر گیان ئێوارە باش زانکۆی کوردستان زانکۆی ئەمریکی کوردستان لە دوهۆک پێم وابێ هەنگاوی زۆر باشیناوە لە ڕووی بە ئۆنلاینکردنی خوێندنەکانتانەوە ئێوە قوتابیەکان فیدباکیان چی بوو و چۆن دەتوانن ئەم بیرۆکەیە کە هەیە کە ئێوە جێبەجێەکەن وای لێ بکەن بەسەر زانکۆکانی تریشە حکوومەتی هەرێم ئیسفادەی لێ بکەن دەنگی خراپە ببوورە بەس من دەمێکە قساکەم ببوورە مەجبورم پرسیارەکەم دووبارە کەمەوە کاک دکتۆر پرسیاری من ئێستا گوێت لێمە کاک دکتۆر باش نییە دەنگ باش نییە ببوورە هیوادارم جارێکی تریش پرسیارەکە دەکەم بەس ئەم جاریان بە کورتی زانکۆی کوردستان زانکۆی ئەمریکی کوردستان دهۆک چۆن فیدباکی وەرگرتوۆ لەسەر شێوازی خوێندنی ئۆنلاین بەێ سپاس
دوای کۆرنتینی کۆرۆنا دەست پێمان کرد لە مەوضوعی ئۆنلاین لە زانکۆی ئەمریکی هەر دوای کۆرنتین تستمان کرد بۆ مامۆستا و بۆ قوتابیان کۆ ئەو ژنگەهی نوێ ئۆنلاین فێر ببن ڕەوان بکەن دوایە بتوانن تطبیق بکەن تطبیقکردن دەست پێ کردە ئێکی مانگی چوار محاضرات و تشتیوا هەموو بەردەوامە لە ئەو دەرفەتە من دەلێم دوو جۆری ئۆنلاین خوێندنی ئۆنلاین هەیە جۆری یەکەم پێ دەلێن دیستنس لێرنینگ ئەوەش خوێندنی دوور لە دوور و جۆری دوایتر ئۆنلاین لێرنینگ خوێندنی دوور هەر ڕۆتینی لە زانکۆی ئەمریکی بەردەوامە لەگەڵ مۆضوعی محاضرات ئەو کاتی دەوام هەبت لە زانکۆ هەر بەردەوامە ئەوەش پلتفۆرمی سەر ئینتەرنێتە و مامۆستا لەگەڵ تەلەبە هەر بە شێوەیەکی بەردەوام پەیوەندی دەکات سەر ئەو پلتفۆرمی خوێندنی دوور وەک مەسیجینگ مامۆستا دەتوان مەسیج بۆ گشتی تەلەبە بنوێسێتن یاژی بە یەکە مەسیج بکات هەروەها محاضرەکی خۆ و هەموو ملاحظاتی محاضرە دابن سەر ئەو پلتفۆرمە دکتۆر بەردەوام احتیاطی بەس ئێستا دوای بەڵێ بەڵێ دەمەوێت پرسیار لەوە بکەم کە ئەم ڕێگەیە ئایا بۆ زەمەنی دوای کۆرۆناش هەردەگونجێ یعنی ئایا هەندێک کەس لە ڕووی ئابووریەوە باز دەکات دەڵێ لەوانێت تێچوو کەم بکاتەوە ئەوە شتێکی ڕۆتینیە ئیستا لە زانکۆکانی عالەمی لە جیهاندا و هەر لە ئەمریکا و لە ئەوروپا و حتى بۆ قوتابی مەدرسە هەر بەردەوام دەبێتن لەگەڵ مەدرسە شتی خوێندن دەشتە لەسەر ئینتەرنێت و ئینتەرنێت ئەو پلتفۆرمە لەسەر مۆبایل فۆن قوتابی دەتوانێت ئەو ملاحظات و شتە هەموو شتە لەسەر ئۆنلاین و هەموو مەسیجەکە لەسەر مۆبایلە ئەوە بەردەوامە بشێوەیەکی ڕوتینی یعنی بێ کۆرۆنا بەس ئێستا لە کۆرۆنا ئێستا چوینە لەسەر ئۆنلاین وەک ڤیدیۆ کۆنفرەنسینگ یعنی مامۆستا لەگەڵ قوتابی خۆ چۆن ئەمن ئێستا لەگەڵ جەنابەت پەیوەندی دەکەم مامۆستا لە دیار بتن لەسەر شاشەی کۆمپیوتەر بۆ قوتابی دەتوانن پرسی لێ بکەن محاضرە پێ دەلێتن و دوایش دەتوانێت ئەو محاضرە تەسجیل بکەن بۆ کە ئەو کەسی ئینتەرنێت خێرایی ئینتەرنێت باش نەبێتن دەتوانێت دوایتر داونلۆد بکات و ببینێت محاضرەکە لەسەر ئینتەرنێت. باشە دکتۆر جان ئەی بۆ هەڵسەنگاندن بۆ تاقیکردنەوە هەر بە شێوازی ئۆنلاینە بێ ئەویش؟ بەلێ هەموو سەر ئۆنلاین بۆ مای بەڕاستی ئاسان بوو لەبەر خوێندنی دوور پێ دەڵێن دیستنس ئێمە بەردەوامە یعنی شێوەیەکی ڕۆتینی لە زانینگای ئەمریکی بەردەوامە لەگەڵ محاضرات و هەمی شتێ محاضرە لەسەر قوتابی دەتوانێتن لەسەر مۆبایلەکە ئەو سەر کۆمپیوتەرەکە بخوێنێت و تەحضیر بکەت لەسەرەوە یعنی ئەگەر قوتابیەک لە هەولێر بێ یان لە سلێمانی بێ دەتوانێت هەر لەوێەوە بەشداری بکە و یان ببێ بە قوتابی زانکۆکەشتان؟ بەلێ ئێستا قوتابی لە چی جێگە بتن دەتوانێت متابعە بکەن لە ئەو محاضرە ئێستا مامۆستاکەمە زۆر ئەوانە چۆبوونە بۆ ئیجازەی نەوروز ئێستا لە دەرەوەنە بەس لەوێن دەرێ محاضرە دەلێن بۆ تەلەبە ئێستا لە دهۆک بن لە کوردستان لە هیچ گوندی بت دەتوانێت محاضرە وەلی بەرگتن و لە ئۆنلاین تیچینگ ئۆنلاین دەبتە شاشەی کۆمپیوتەری مامۆستا دەبێتە وەک سەبورە بۆ تەلەبە یعنی هەر شتێکی تەوضیح و حلول و تەسویر عن شکلی تەوضیحی چی وها هەموو لەسەر شاشەی کۆمپیوتەری مامۆستا دەچیتن دەبێتە وەک سەبورە بۆ تەلەبە دەبینەوە. دکتۆر نزار زۆر سپاس بۆ زانیاریەکانت بەڕێز دکتۆر نزار نوعمان یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری ئەکادیمی لە زانکۆی کوردستان زانکۆی ئەمریکای کوردستان زۆر سپاس. بەتەمەنترین توشبووی ڤایرەسی کۆڕۆنا لە بەریتانیا چاک بووە. ئافرەتێکی تەمەن 106 ساڵان کە بە تەمەنترین توشبووی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بوو لە بەریتانیا ئەمڕۆ لە نەخۆشخانەیەکی بێرمینگهام چاک بووە و گەڕایە ماڵەوە.
ئافرەتەکە ماوەی 3 هەفتەیە لە نەخۆشخانەیە و شەڕی ئەم ڤایرەسە دەکات و لە دوای چاکبوونەوەی ڕایگەیاند بەخت یاوەرم بوو توانیم بەسەر کۆڕۆنا سەر بکەوم. دەمامک و دەستکێش کێک و شیرینیشی گرتوتەوە. لە یۆنان کارگەیەکی دروستکردنی کێک و شیرینەمەنی بە شێوازێکی جیاواز کێکیان دروست کردووە. ئەویش دروستکردنی شیرینەمەنیەکەیە لەسەر شێوەی کەروێشکێک کە دەمامک و دەستکێشی لە دەستە. بەڕێوەبەری کارگەکە دەڵێت دوو مەبەستیان لەم کارە هەبووە. یەکەمیان پەیامی هۆشیاریە بۆ هاوڵاتیان زیاتر پابەندی ڕێنمایەکانی خۆپارێزی بن لە ڤایرەسی کۆڕۆنا و دووەمیان بۆ ئەوەیە کارگەکە زەردەخەنەیەک بخاتە سەر لێوی کڕیارەکانی بۆی لەم بارودۆخەی قەدەغەی هاتوچۆ و ڕۆژانە بەرزبوونەوەی ڕێژەی توشبووان بە کۆڕۆنا نیگەران نەبن چونکە قەدەغەی هاتوچۆ لەوێش تاوەکو کۆتایی ئەم مانگە درێژ کراوەتەوە. ئێمە لە سەرەتای جەنگەکە لەگەڵ کۆڕۆنای نوێ هەنگاوی زۆر باشمان بڕیوە بۆیە نابێ بگەڕێینەوە دواوە هەتا ئەو کاتەی پەیامی سەرکەوتن بەسەر ئەم جەنگە بڵاو دەکرێتەوە ئێمە هەرە بێت دەستەکانمان بشوێن لە ماڵەکانمان بمێنینەوە و قەرەباڵغی و تێکەڵاوی نەکەین. هەموو لایەکتان هەر تەندروست خواتان.